کار دەکەین بۆ سوودوەرگرتن لە سەرچاوە ئاویەکانی سەرزەوی هەرێم بۆ بواری خواردنەوەی هاوڵاتیان و بە جۆرێک ئاوی پاک بگەیەندرێتە هەموو هاوڵاتیان و تا بکرێت ئاوی ژێرزەوی بەهەدەر نەدرێت. ئەمڕۆ یەکشەممە لە گوندی باڵندا لە دەڤەری بارزان بە ئامادەبوونی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز مەلا مستەفا بارزانی پرۆژەی ئاوی باڵندا بارزان لە ڕێوڕسمێکی شایستەدا کە تیایدا هەریەکە لە بەڕێزان ساسان عونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و بەرپرسانی حکومی و حزبی و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی دەڤەرەکە بەشداربوون کرایەوە. زۆری کەیفخۆشم ئەمڕۆ دیانگوی بەشدارم لێرە بۆ بەکردنا پرۆژەیەکی هویە گرنگ پرۆژە ئاوا 53 گوندێت دەڤەرە بارزا و چەندین گوندێت بەڕۆژیا و نزاریا و هەندێک گوندێت منتقا زێبار و سوورچایەتیش سودمەندن بە پرۆژەیدا و هەروەتۆ دەستخوشێل برای عەزیز مەلا مستەفای دکەم و gelek xemxorî dîdaçûn بۆ جێبەجێکردنەوە پرۆژەیە کری و xemxorê هەندێ بێ هەمە گاوێ پرۆژەت خزمەتگوزاری بگەنە هەمە خەڵکێکی بێفەرق و جدایە دەستخوشێل هەنگو ئەمیادکەم بۆ سەری خستنەوە پرۆژەیە ئینشەڵڵا خودێ پشتیوان بێتن و پرۆژێت زیاتریش جێبەجێ ببن. ئەس دەستخوشێل هەردوو کۆمپانیات دکەم تایبەت کۆمپانیا جیجیک و هەمە ئەندازیار و پسپور و ئەف کە سلسەوە پرۆژەی شۆل کریت خۆماڵی بینە جێ سەر بلندیامەیە کوت وەختێکی نزیکدا ئەف پرۆژە بجیگەیاندی ئینشەڵڵا دێ بەردەوام سەرکەفتنێدا بن و کوردستانەمە ئینشەڵڵا دێ ڕۆژ ڕۆژ ئاوەدانتر بیت بۆ تێپەڕاندنە قەیرانە یان بۆ وەڵامێت نەحەزا ما بە پرۆژە جاباخوا داوە. جێی باسە لە ساڵی 2013 بەردی بناغەی ئەم پرۆژەیە دانرا بەڵام بەهۆی شەڕی داعش قەیرانی دارایی پەتای کۆڕۆنا و چەندین بربەستی ترەوە کارەکانی وەستا بوو تا لە ساڵی 2022 لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی و بە پاڵپشتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەلا مستەفا بارزانی ڕاست پێردرا بۆ بەدووە داچوونی مەیدانی چارەسەرکردنی گرفتەکان و دووبارە بەگەڕخستنەوەی پرۆژەکە تاکو هاوڵاتیان بە زووترین کات لە ئاوی خواردنەوە سودمەند بن. بەڕێزیان دەست بەجێ چەندین سەردانی مەیدانی و زنجیرەیەک کۆبوونەوەی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی شارەوانی و بەڕێوبەرایەتی گشتی ئاوی هەولێر و کۆمپانیای جێبەجێکار دەست پێکرد بە مەبەستی داڕشتنی پلانێکی خێرا بۆ تێپەڕاندنی ئاستەنگەکان و جێبەجێکردنی پرۆژەکە بۆ ئەوەی بە زووترین کات بکەوێتە خزمەت هاوڵاتیان. هەروەها لەلایەن بەڕێزیانەوە نووسینگە و قایمقامێتی قەزای مێرگەسۆر ڕاست پێردران بۆ ڕێکخستنی هەماهەنگی لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان و چاودێری بەردەوامی قۆناغەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە سەرئەنجام لەسەر دەستی ڕۆڵ لە دڵسۆزەکانی ناوچەکە و بە کارامەیی و شارەزایی تیمی ئەندازیاران و ستافی کۆمپانیای GEG ئەم خەونەهێنرایەدی و پرۆژەکە گەیشتە قۆناغی کۆتایی بە تەوابوونی کارەکانی ئەم پرۆژەیە ئاوی خواردنەوەی خاوێن بۆ 53 گوندی سنووری قەزاکانی ئاکرێ مێرگەسۆر و خەلیفان دابین دەکرێت و لە هەمان کاتدا چەندین کاریگەری ئەرێنی تر بە دوای خۆیدا دەهێنێت. لەوانە کۆتایی بە قۆناغی سەختی گواستنەوەی ئاو لە ڕێگەی تانکەرەوە بۆ گوندەکان دێت و هاوکات 50 بیری ئاو لە سنوورەکەدا بە تەواوی دادەخرێن. ئەم پرۆژە مەزنە بە زۆرێک نەخشێنراوە کە نەک تەنها پێداویستی ئێستا بەڵکو لەگەڵ گەشەی دانیشتوان دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ 20 ساڵی داهاتووی سنوورەکەم سۆگەر دەکات. ئەمەش ڕەهەندی دووربینی و پلانی تۆکمەی حکوومەت
بۆ خزمەتکردنی نەوەکانی داهاتووی ناوچەکە دەسەلمێنێت. لە ڕووی تەکنیکی و ئەندازیاری ئەم پرۆژەیە ئاو لە ڕووباری شینەوە لە گوندی باڵندا دەگوازێتەوە بۆ کۆگا سەرەکیەکان لە بارزان و سەڤرە. لەوێشەوە بەهۆی هێڵی بۆریەوە دەگەیەندرێتە 7 کۆگای لاوەکی، دوجار لە ڕێگەی تۆڕێکی فراوان کە زیاتر لە 320,000 مەتر بۆری بە قەبارەی جیاواز لەخۆ دەگرێت، دەگاتە ناوماڵی هاوڵاتیانی 53 گوندی قەزاکانی ئاکرێ، مێرگەسۆر و خەلیفان. پرۆژەی ئاوی باڵندا تەنها خزمەتگوزاریەکی ئاسایی نییە، بەڵکو شادەماری ژیان و بڕبڕەی پشتی ئاوەدانی لە ناوچەکەدا، چونکە کۆتایی بەو ساڵانە هێنا کە گوندنشینان لە ڕێگەی تانکەر و بە زەحمەتێکی زۆرەوە ئاویان بۆ دابین دەکرا. بە تەواوبوونی ئەم پرۆژە استراتیژیە گەورەترین کێشەی خزمەتگوزاری لە سنوورەکە چارەسەر کرا. ڕاگەیاندنی نووسنگەی مەلا مستەفا بارزانی